بزەم گرتووە 32 کیلۆنی بووە. لە ئەمڕۆوە قەدەغی سەر ڕاوەماسی هەڵگیرا و ڕاوچیەکان گەڕانەوە سەر چەم و ڕووبارەکان بۆ ڕاوکردنی ماسی. ئێرە گەڕەشی ئازادیە کە بە سیمەتریەکەی ئازادی ناسراوە، ژمارەیەکی زۆر لەو ڕاوچیانەی کە ماسەکانیان ڕاو دەکەن لێرە ساغی دەکەنەوە. قەڵازێ ماسی باش بووە ئەمساڵ؟ نەوەڵا زۆر کەمە. کەمە؟ بەڵێ. بۆ کارەکەی بۆ کەم ئاوی گەڕێتەوە؟ بۆ کەم ئاوی بەڵێ. لە چاو ساڵای ڕابردووە بۆ ساڵی پار کە چووی بۆ ڕاوە ماسی چەندێکی فەرقە لە چاو ئێستا؟ زۆر زۆری فەرقە. لە سانەوەتی فەرقە. ئەوەنە؟ ئەوە. پار چەند کیلۆ ڕاوکرد لە یەکەم ڕۆژی شکانی قەدەغەیە؟ بزەبت نازانم. بەس 6 کیلو یەکەم ڕاو بوو. ئەم ساڵەیە پار؟ پار. ئەم ساڵ؟ ئەم ساڵ 50 کیلۆ ماسی نەگرتووە. ئەو تۆزێکی ترم پێ. باشە وت نییە ماسیەکانی؟ هەرەوەی تایە. لێرە لە شووشەوە ماسی بۆیێت ئەم ئازادی؟ وەڵاهی لەکوێ لە دوکانەوە بۆیێت لە دەربەنی خانەوە بۆیێت لەم چەمانێمە بۆ خۆمان ڕاوەکەین لە چەمانەوە بۆیێت زیاتر شوێنی تری بۆ نایە. کیلۆی بە چەندە ماسی؟ وەڵی تر بە 5 و بە 6 و بە 4 و بە 10 و ئیتر ئەوان وای تێ. لە کاتی شکانی قەدەغەی ڕاوە ماسیە کاریگەری لەسەر دابەزانی نرخی ماسیە بێت؟ لەسەر دابەزین تۆزێ زۆرە. ئیسا من بۆ نمونە تۆزە زۆرم پێ بێمە بیفرۆشم لە جاتمەگینا کەکەم بووە نەوەڵ. کاریگەری لەسەر نابێت؟ ناوەڵە کاریگەری لەسەر نابێت بگرە گرانتریشە بێت. تۆ خۆ ڕاوچیت؟ من خۆم ڕاوچیم. تاسە گەورەترین ماسی ڕاوە کرد بێت چەند کیلۆ بووە؟ 34 کیلۆنی. لەو گەورەترین ڕاو نەکردووە؟ ئەی لەم ناوەکە بۆی هات بێ گەورەترین ماسی چەندێ بۆ کە بینی بێت؟ وەڵی هەر بینی مەس 40 کیلۆ 50 کیلۆ زیاترم نەبینیوە. ئیدی دوکان بووە؟ وەڵی بەحری دوکان و دەربەنی خانووی تر یە بەحرانە. بزەم گرتووە 32 کیلۆنی بووە. لەوێ؟ نا لە باسەڕا گرتمەوە ئەوە دەمێکە. لە باسەڕا؟ ئاراوەڵە. باشە ماسی ئەم ساڵ چۆنە کە قەدەغەڵ گیرا و یەکەم ڕۆژی ڕاوە ماسیە؟ وەڵا خۆش کورد باشە هەیە. ئەوێ ئاوەکەی زۆرە، ئاوی منتیقەی دەربەنگوانە ئاوەکەی زۆرە. خوانێ بڕێ ماسی هەیە ئێستا ئەمە بڵێن ئەمە لەوانەیە بڵێ می 15 ڕاوچیە ئەم ماسی ئێمە. ئەمەنی کە دانراوە؟ ئەوەی کە دانراوە لەوە چێ ئەوەی کەش ببێ.